من وەک فەرمانبەرێک طبعا هەموو ڕۆژێک دێم بۆ دەوام لە یەکێکی سەرپەرشتیاری لە ناو شارە زورە دەوام ئەەکەم. خەمی ڕێگاکە خەمی گەورەترین خەممە، یعنی خۆی دەوامکردەکە زۆر ئاساییە، بەس ڕێگاکە بە تایبەتی سایدی ئەمدی و یعنی بۆ ئەوەی خۆ لای لە تاسەکان یانە بێ بکەویتە ناوی یانە بێ حادیسەیەک دروستکە یا بێ ئەوە سەریع بینە هێڵی سیارە بابەلاتە، ئەوەش کێشەیەکی زۆر گەورەیە. بەم ڕۆژگارە قوربانیەکەوێتەوە. بەڕاستی ینی من ئەقسەی تەوجیهی دائیرەی مرور ئەەکەم، پارێکی باش وەرئەگرن لە مقابلی کۆمەڵێک ڕسوماتە مەفروزە ئەمانە بدرێتەوە، ئیسە قیرانە وەرەگیرێ با بێچاتەکانی پێچاکە، نامانەوێت سەر لە نوێ قیری کاتەوە، بەڵام باجادەکە پینەی کات چاکیکە. یەک ئەمە ڕێگەی خارجیە، ئەمە خەتی سەریعە، تۆ ناکرێت چاڵێ لە ڕێگاکە تا بێت تۆ لەسەر 100 ئەڕۆیت، بۆی هێتایەکە بکەوێتە ناو ئەو چاڵەوە و وەرگەڕێیت. ینی پێکدان دروست ئەبێت، کێشی زۆر ینی قوربانی زۆر ئەکەوێتەوە لەم ڕێگایانە. بەنسبەت ئەو کێشەیەوە ئێمە جادەکانی خۆمان لەبەر ئەم بۆنی قەیرانی دارایی ئەمانەوە زۆربەی جادەکانی سنوورەکان تێکچۆ بە حەقەدیانیەوە دوو چاڵی گەورە دروست بوو بەبێ وێ ماگەدارە بووین لەو کاتە و دوێنێ و پێرەوانە هەڵکردنی جادت کە ئاو چۆ ژێری قیر یەکسەر هەڵەسێ. ئەمە ژوا بووە چاڵێکی گەورە دروست بوو ئەم چاڵە بوو بە سەبەبی ئەوەی کە کۆمەڵە سیارە نزیکی عەدەدی 10 سیارە تووشی حادیسە بوون، بەڵام لەخوا بەزیابێ شکر بەخوا هیچ شتێک دروست نەبووە، تەنها مەسەلەی تاقین بوو کە لەو سنووریا دروست بووە. ئێمەش هەر شەو سەعات فریای ئەوە کەوتین کە تێکەڵەمان تێکرد بۆی شەو تووشی حادیسە نەبێ سیارۆشتیوە چاکماکە تا ئەم بەیانیە. ئەم بەیانیەش حالیان کە چون لەگەڵ تیمێکی خۆمانە و تیمێکی مروری سنووری ئەربەت بەڕاستی کە شەوش لێ بوو زۆر هاوکارمان بوو. ئەم بەیانش بە هەمان شێوە هاوکارمان بوون بۆ ئەوەی کە هەتا کۆنکرێتیکەین کۆنکرێتمان کردەوە مۆتەمان لێداناوە هەتاکو وشکەوێتەوە و ئینشاڵڵا چارەسەری کێشەکە بووە. وەڵی چاڵ و چۆڵەکان چاڵی وان نەبووە بڵێن تا ئێستا بەو شێوەیە پڕیکەینەوە ژینە ئێمە گەبزانی وایە پێش ئەوە ئاگداری سەر و خۆمانەکەینەوە خیری بۆ پیاکەین لەم بەڵام کێشەکەی ئێمە لەم کاتەیە لەم مەوسمەیە ئەوەیە کە خیر مامەلی قیرەکان هیچی ئیش ناکا بۆی کە ئێمە قیران لێوەرگین بۆی چاڵەکان پڕکەینەوە.